ئەوەی کە زۆر گرنگ لەم بابەتە پەیوەندیکردنەوەی بابەتی خواردنە لەگەڵ ئەوەی کە پێڵن سەرکەیتیان ڕیدم یاخود ریتمی سێرکەیدیان کە ریتمی سەرکەیدیانە دوجار سعاتی بایۆلۆجی کاژێری بایۆلۆجی لەشی مرۆڤ ڕێگەخە. ئەم بابەتە بۆچی گرنگە؟ ئێستا من لەسەر مۆبایلەکەی خۆم تەماشایەکەم و بۆتان ڕوو نەکرێتەوە کە بۆچی گرنگان. ئەو جۆرە لە کاردانەوە پژمین بۆ نمونە تەماشاکی مرۆڤ لە کاتی خەوا ناپژمێ بۆ لەبەرەوەی کە ئەو کات ژمێرە بایۆلۆجی ئەو ریتمە سەرکەیدیانەکە هەیەی وەڕێکێخا کە ئەگەری پژمە لە کاتی خەوا کەم بێتەوە بۆی کە خەوتان تێک نەچێت بۆ لەبەرەوەی کە لە کاتی خەوتنا هۆرمۆنی میلاتۆنین بەرزە بێتەوە. ئەم میلاتۆنینە چیەکە؟ مێشک خاوەکاتەوە مرۆڤ خاوەکاتەوە بۆی کە ئامادەیکە بۆ خەوتن. لە کاتژمێر حوتی ئەوارەوە کە بە ڕەنگی شین بەشی خۆراوەبوون ڕەنگکراوە و بە ڕەنگی زرد بەشی خۆراڵاتن ڕەنگکراوە لە کاتژمێر حوتی ئەوارەوە پلەی گەرمی لەش و فشاری خوێنیش بەرزە بێتەوە کە ئاگاتە ئەو پەڕی بەرزی خۆی و لە کاتژمێر هەشتا هەندێک لە خۆڕەکەسپەکانی خوێن بەرزە بنەوە بۆی کە بەرگری لەش باش بێ. لە کاتژمێر نۆی شەوەوە دەردانی میلاتۆنین دەست پێیەکە. میلاتۆنین وەک وتمان ئەو بابەتەیەکە واتەیەکە بخەویت. بەڵام ئەگەر بێت و تۆ کاتژمێر نۆی شەو و دەی شەو بەدیار مۆبایلەکەتەوە بیت و بەدیار شاشە زیرەکەکان و بەدیار تەلەڤیزیۆنەوە بێ و کاتە خەوت تێکەچێت و لە کاتژمێر 2 هەتاوەکو 4 بەیانی قوڵترین قۆناغی خەوە و باشترین کاتی خەوە بۆ مرۆڤ. پەیوەندیدار بە خواردنەوە هەندێک لە کۆڵنیۆ زانستیان لەسەر مشک کردووە بۆیان دەرکەوتووە ئەگەر تۆ خواردن بی بە 2 مشکیان هێناوە مشکێکیان لە ڕووی کالۆریەوە هەمان بڕە کالۆریان پێداون هەمان بڕە کالۆریان پێداوەکو بڕی کالۆری بەڵام مشکێکیان بە ئارەزووی خۆی کە ویستۆتی نانی خواردووە بە شەو بە ڕۆژ هەر کاتی ویستۆتی نانی خۆی خواردووە و مشکەکەی تریان کاتبندیان بۆ کردو بۆ نمونەوەتوانە لە کاتژمێر حوتی بایی تاکو حوتی ئەوە ئاتوان نامخوا بۆی 12 کاتژمێرەکەی ترنان نەخوا. دوجار دوای ماوەیەک بۆیان دەرکەوتووە ئەو مشکی کە بە ئارەزووی خۆی هەر کاتی ئارەزووی لێ بۆ نانی خواردووە دەرکەوتنی هەندێک نەخۆشی وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و هەندێک نەخۆشی دەرونی وەک خەمۆکی تیاندا و خەوزڕانیش تیاندا زیاتر بۆ لەو مشکیانە زیاتر بووە. بەڵام مشکەکەی ترکە کاتبندی هەبوو لە خواردنەکە ئەگەر چی هەمان بڕە کالۆری وەرگرتووە کە چۆن نەخۆشیان دەرنەکەوتووە. دوای کاتون پێچەوانیان کردوتەوە مشکەکەی کە کاتبندیەکان بۆ کردوانە بە ئارەزووی خۆی نامخوا مشکەکەی کە بە ئارەزووی خۆی ناکردووە خواردووە کردویان بە کاتبندی بۆیان دەرکەوتووە کە نەخۆشیەکە لەوەی یەکەمیانە دیسانەوە نەماوە لەوەی دۆمیانە دەرکەوتووە. لەبەرە زۆر گرنگە گەرەتەوەی لە شولارێکی ڕێکت هەبێ کاتبندی لە خواردن تا بکەیت بە ڕۆژ نان بخۆیت و بە شەو نان نەخۆیت بۆ لەبەرەوەی کە بە شەو چی ڕۆدات لە کاتژمێر 6 ئەوارەوە بڕی چوری ئەگاتە ئەو پەڕی لە لەشی مرۆڤە و باشترەکەیتر لەو کاتەوە دەست لە خواردن هەڵگری برایکەمە لە دوای حوتەوە دەست لە خواردن هەڵگری کە لەگەڵ ژیانی زۆربەمانە ناگونجێ بەڵام بێ هەوڵ بین کە ڕێکی بخەینەوە. باش لە کاتژمێر 6 بەیانیە کۆرتیزۆڵ دەستەکە بە دەردان کۆرتیزۆڵە هۆرمۆنێک کە فشاری مرۆڤ زیادەکە و واد لێکا کە بەخەبەر بیت و چست و چالاک بیت و لە کاتژمێر 7 بۆ 8 بەیانە لەگەڵ خواردنی یەکەم ژەمی بەیانیانە ئەنسۆلین لە لەشی مرۆڤ بەرزە بێتەوە. بەرزبوونی ئەنسۆلینیش بۆ زیندە چالاکی و هاڕنی شەکر زۆر گرنگە. بەڵام ئەگەر تۆ بە شەو نامخۆی ئەنسۆلین بەرزە بێتەوە ئەنسۆلین بەرز بۆ هۆرمۆنی گەشەکەم بێتەوە هۆرمۆنی گەشەکەم بۆیەوە لەگەڵ بەرزبوونی ئەنسۆلینە ورگت زیابێت و نەخۆشیەکان وەک جۆری دووەمی شەکرە و بەرزەفشاری خوێن و جەڵتەی دڵ و دەماغ ئەگەری ڕوودانیان زیاترە بێت و لە کاتژمێر 9 بەیانی دەردانی تێستۆستێرۆن لە پیاوان ئاگاتە بەرزترین لوتکەی خۆی کە لە ئاڵلقەکانی پێشووترا باسی تێستۆستێرۆن ماوە کردوون و بەم شێوەیە بەردەوام بێ هەتاوەکو لە 5 ئەوارەیە توانای ماسوولکەیی و توانای دڵی مرۆڤ و لەشی مرۆڤ لەو پەڕی چست و چالاکییا بێ. باشە وەیەکی تر لە بابەتە گرنگەکانەوەیە کە مرۆڤ پلە بە پلە بنوێ واتە مەرجنێک کە تۆ سەر خستە سەر پشتێکت یەکسەرەوەکو ئۆن و ئۆف خەوت لێ بکەوێ بەڵکو پلە بە پلە بە هەناسەدانی قوڵ بە کۆنتڕۆڵکردنی جۆری خواردن و ئەو بابەتانی تر.